توندوتیژەکان زۆر لەوە زیاترەکە بڵاو کرێتەوە و لەلایەن بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی لە هەرێمی کوردستان هەموو کاتێک ئێمە پێمان وایە بێ زەربی چەند ژمارەیەکی تر بکرێت بەڕاستی هیچ کاتێک ئەوە واقعەتی ئەم کۆمەلگایانیشان نایە لەبەرەوەی پیاو سالاری نێرسالاری لە وڵاتی ئەمە بە جۆرێکە کە ژنان توندوتیژێکی زۆریان بەرامبەرە کرێت وە دەسەڵاتی 28 ساڵە لەم وڵاتی ئێمەیە زۆر گرنگی بەم پرسەنەیەوە بە شکڵێکی ڕووکەش زیاتر بابەتەکان باسەکرێەوە بەشدارێکی کەمی ژنانەکەنە نمونەیەکی گەورەکە بڵێن ئەمە نمونەیەک نیشانەیە لەوەی کە ژنان لە هەرێمی کوردستانە ئێمە لە وڵاتێکی دیموکراسیە ئەژین و مافەکانی مرۆڤ ئیش لەسەرەکرێت بەڕاستی ئەوەی کە ئەو ئامارەکەمەی کە پیشانە درێت و کە بڵاوە کرێتەوە هیچ کاتێک من پشتم پێ نەبەستووە پشتیشی پێ نابەستم لەبەرەوە زۆر زیاترە لەوە ئەگەر لە کوشتنەکانەوە سەیری کێ لە مەسەلەی دەستدرێژی و لە خۆسووتاندن و سووتانەکانیشەوە سەیری بکێ لەبەرەوە بەشێکی ئەوەیە کە بەڕاستی کاری ڕێکخراوەکان و کاری دەستداکانەکە باس ئەکرێت و ئەگەندرێتە خەڵکەمە شوێنەکەیە کە تۆ بتوانی بچیت سکاڵای تیا بکەیت ئێمە کێشەکەمان تەنها تۆمارکردنی سکاڵاکان نییە چۆنیەتی کارکردن لەسەر کەیسەکان چۆنێتی پشتیوانیکردنی کەیسەکانە چۆنێتی بە دوواداچوونی کەیسی کوشتنەکانی ژنانە کە هەموو جارەگەمە لەناو دادگا بە بەرچاومانەوە تاوانبارەکان ئازا دەکرێن و سێرەکە لەسەر هیچ بنەمایەکی یاسایی بە بڕای من تا ئێستا ئەوەی کە هەیە خێڵ لێرە حکومەکات ئەوەی کە عیبە باوکێک لەسەر کوشتنی کچەکەی سجن بکرێت دەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ هەموو کەیسە زۆرانەی کە بە هەزارەها ژن لەنەوە توێکەوە تا ئێستا کوژراوە چەند کەس لەوانە باشە ئێمانە کێ کوشتونی ئەی خۆ نابێت تۆ لە هەر وڵاتێکا بێ کە قانون تایە مەسەلەن دەوری هەبێ و قانونێکی یاسایەکی سەر بەخۆت هەبێ ئەبێت بکوژێ ئەمانە بگیرن ئەگەر هەر کەسێکن ئەی خۆ باوکینە ئەکێ کوشتێتی لەبەرەوە ئەمانە بەڕاستی ئیشی لەسەر نەکرا زۆر بە ئاسانی پشتگوێ خرێ مۆزوعەکان ئەوراقەکانە گۆڕێ بە بەرچاوی ئێمەوە چەندین جارەمە لەسەرەوەنە هەڕەشەی کوشتنمان لێکراوە کە زۆر چوونەتە ناو قوڵایی کەیسەکانەوە لەبەرەوە بەڕاستی ئەوەیە ینی دەستێوەردانی حیزبەکانە خێڵ دەورە بینێت سڵحی عەشاری تا ئێستا زیاتر لە ناو کۆمەلگای ئێمە لە زۆربەی شوێنە دوورە دەستەکانە حسابی زیاتر لەسەرەکرێت بەو جۆرە چارەسەری کێشەکانەکرێت کە باوکێک تازە کچەکەی کوشتە بۆچی بچێتە زیندانەوە ئەم عەقڵیەتە تا ئێستا زاڵە نەگەوەی کە تۆ تاوانێکی گەورە کراوە ئەبێ لە بەرامبەر ئەم تاوانەیە سزایەک ئەو کەسە سزایەک بدرێت ئەمە زۆر کەمەوە زیندانەکان زۆر کەمن ئەو کەسانی کە لەسەر کوشتنی ژن زیندانیەکرێن ئەمەش یەکێکی ترە لەو کێشانەکەی ئەمامان من ئەو 225 ڕێکخراوەی کە باسەکرێت یان جار هەیە لە میدیاکانە گەمان لەوێ 140 یان 220 هەر جارەی ینی بڵێن ژمارەیەکی زۆرە هەرچەنێک لەوانە بێ بەڵام بۆ من ئەوە ینی ڕێکخراوی ژنان کە ئیش لەسەر پرسەکانی ژنان کات زۆر کەمە بەڕاستی ئەنی ئەوەی کە ئەیبینین ئەوەی کە ئیشیان لەگەڵا ئەکەین ئەوە نیە بڵێ ڕێکخراوەکان زۆرن لەوانەیە تۆمارێک کرابێ لە فەرمانگەی ڕێکخراوە حکوومیەکانە ئێمە بێ بە دوواداچوون بۆ بکەین بەڕاستی کە بزانین چەندێکن ئەوانەی کە ئەگەر هەر تۆمارێکە و چەند کەسێک گەچێت ناوی خۆی تۆمارەکات و لەوانەیە پشتیوانێکی حیزبیش هەبێ لەولایەن کە بەس بڵێن ڕێکخراو هەیە لەبرۆ بێمە ئیش لەسەرەوەش بکەین بەڕاستی کە ئەمە گرنگە لایەنێکی تری پرسی ژن تا ئێستا کۆمەڵایەتی نەبووەتەوە لە کوردستان ئەو یەکێکە لە کێشەکان زیاتر وەک چۆن لە ناو گروپە لە ناو شوێنێکی داخراوە ماوەتەوە ئەمە ژێکێکە لەو ئیشکالانەی کە ساڵانێکی زۆرە با بڵێن لەبەرەوەی ڕێگریش زۆرە بەڕاستی ینی پشتیوانی ناکرێت ڕێگری زۆرە و خۆتەزانی هەر جارەی فتوایەک دەرەچێت لە دژی بزوتنەوەی ژنان لە کوردستانە کە سێرەکە هێشتا ئێمە لەم سەردەمەیە ئێمە جارێک گوێمان لە چیە بێ و چی ئەبینین و چی ئەخوێنینەوە ئەوانە هەموو بەڕاستی ڕێگریەکانن بەڵام لەگەڵ هەموو ئەوانەیە ئەوەیە کە بەڕاستی بزوتنەوەی ژنان لە کوردستانە نەبووتە بزوتنەوەیکی کۆمەڵایەتی نەبووتە ئەوەی کە لە گەڕەکەکان و لە ناوەندەکان و لە شوێنەکان و لە ناو فەرمانگەکانە گرنگی پێ بدرێت زیاتر لە ناو نخبەیەکامەوە تۆ بێ ئەمە زیاتر ئیش بۆ بکەین کە زیاترەمە کۆمەڵایەتی ببێتەوە تەنها پرسەکە پرسی ژن نییە بە ژن و پیاوی یەکسانی خوازەوە لەم کۆمەلگای ئەگەر ئێوێ دوانە بێ ئەگەر ئەوێت ئەم قەسابخانەی کە بۆ ژنان ڕۆژانە هەیە بە جۆرێکی تربێنێک هەر بۆ ژنەکانیش پیاوەکانیش ئەناڵێنن بەڕاستی بەدەست نێرسالاریەوە کە ئەوانیش بەشێکیان بەرەکەوێت لەو نایەکسانەی کە لە کۆمەلگای کوردستانە